پەیوەندجان ئەبچمە لای هەواڵی داتر کتێبی داستانێک لە ژیان و ئەفسانەیەک لە هونەر ئەو کتێبەیە کە لە کەرکووک بڵاوکراتەوە ناوەکەی زۆر قوڵەوەیە با پێکەوە بینەربین. بە ئامادەبوونی هونەرمەندان و چین و توێژە جیاجەکانی کەرکووک لە سەنتەری ڕۆشنبیری شارەکە مەراسیمێکی تایبەت بۆ واژۆکردن و پێشکەشکردنی کتێبێک دەربارەی ژیانی هونەری هونەرمەند شکور خەیات بەڕێوەچوو. کتێبەکە لەژێر ناونیشانی داستانێک لە ژیان و ئەفسانەیەک لە هونەر لە نووسینی بینایی گەرمیانی دەرکرابوو. 186 ساڵی تەواو شکور خەیاتی وەسفی جانان بۆ سەرابی وەسف و باوان وێڵ و سەرگەردە دڵ شەهید وای لە من و ئەهلە دڵ دەچی بکەین لە دڵ لە ڕێیەوە پیتێک یاخود نۆتەیەک لە ئەفسانەیەک لە ژیان داستانێک لە هونەر پوختەی ژیانی هونەرمەندی مەزنی گەرمیان و کوێستانی نیشتیمان هونەرمەندی مەزن شکور خەیاتی مەزن. ئەم داستان و ئەفسانەیە گزارشت لە ژیانی شکور خەیاتی مەزنەکە چی لە بواری هونەر و هونەرنواندن چی لە بواری گوزەران و ژیان و پیشەی خەیاتی چی لە بواری پێشمەرگ کەوتن و خەباتی نەتەوەیی ئەم مرۆڤە مەزن. گۆرانی جیا بکەین لە مەقام کە مەقام مەدرسەیە گۆرانی کۆمەڵێک خەڵکی ئەم شارە کە دەسەکەی تاوەڕانی. زۆر سوپاس بەخێر بێن. من وەکو فاروق شکور خەیات خۆشحاڵم ئەمڕۆ کە کتێبێک لەسەر ڕەوانشاد شکور خەیات نووسراوەتەوە. بە سوپاسەوە بینایی گەرمیانی و کتێبەی نووسیێتەوە بە ناونیشانی داستانێک لە ژیان ئەفسانەیەک لە هونەر وەک وەفایەک بۆ ڕوحی شکور خەیات لەسەر کەسایەتی و ناو کەسێتی شکور خەیات. سوپاس بە ئەو جەماوەرە خۆشەویستە کە ئەمڕۆ لە شاری کەرکووک حزوریانە هەبووە بۆ ڕوحی ڕەوانشاد شکور خەیات کە ئەمڕۆ ئەو کتێبە بە دیاری دابش دەکرێت بەسەر ئامادەبوواندا.